ئەمەی کە دەیبینن سێ یاریزانی یەک تیپن، بەڵام خۆیان باوکیان لەگەڵ دوو کوڕەکەیان هەمویان بەرگی یەک تیپی میلیە پۆشن و پێکەوە ئەچنە ناو یاریگا و کێبڕکێ لەگەڵ تیپەکانی بەرامبەرەکەن. باوکە کەشەڵێ زۆر دڵخۆشم کە لەگەڵ کوڕەکانمە وەکو هاوڕێوین و پێکەوە بەرگری لە گۆڵەکەمانەکەین و گۆڵ لە تیپی بەرامبەریش تۆمارەکەین. ئەمە لە ئەڵڵاییە لە بازیان. لە شارۆچکەی ئەڵڵایی لە بازیان عەلی فەرەج وەرزشکارێکی دێرینە و لە تیپە میلیەکانەوە دەستی بە یاری کردو و لە تیپی جوتیارانەوە دەرکەوتە و دواتریش بۆ ماوەی 2 ساڵ یاری بۆیانەی بازیان کردووە لە تۆپی پێش دانەبڕەوە. لە ئێستاشدا لە وەرزشکردن بەردەوامە و هاوشانی هەردوو کوڕەکەی کە ناویان دیار و ئاریانە تەمەنیان 19 و 21 ساڵە لە تیپی سوورێن کە تیپی میلی یاری دەکەن و پێکەوە ڕوبەڕووی ڕکابەرەکانیان دەبنەوە. عەلی فەرەج دەڵێت دڵخۆشم کە لەگەڵ کوڕەکانمدا وەک هاوڕێ واین و بەرگی یەک تیپ دەپۆشین و هەوڵی بردنەوەی یاری و نازناوەکانیش ئەدەین.